بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لە بارەی ڕێکارەکانی و هەروە ڕێنماکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئاگادارکردنەوەی لایەنە پەیوەندیدارەکان بۆ دابەزاندنی نرخی بنزین لە هەولێرە بەڕێز گولیزار ڕەشید جێگری سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان لەگەڵماندا. بەڕێز گولیزار ڕەشید ئەم کاتتان باش. ئێوە بەڕێستان ئەندامی پەرلەمانی کوردستانە، واتە نوێنەری خەڵکی هەرێمی کوردستان و جێگری سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکانیشن لە پەرلەمانی کوردستان لە ماوەی ڕابردوو ئەم چەند ڕۆژە کە خەڵک داد و بێدادی بوو بەدەست نرخی بنزین و کوالێتی بنزون چ بە دەداچوونێکتان کرد؟ طبعا سڵاو بۆ بینەرانی 24. طبعا بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی زۆر گرنگ بوو لەم کاتەدا کە نرخی بنزین لە جیهاندا زۆر بەرز بووتەوە. ئەم بڕیارە کە حکوومەتی هەرێمی کوردستان مەسئولیەتی ئەرکی خستە سەر شانی خۆی بۆ سەپۆرتکردنی بنزین بۆ دابەزینی نرخی بنزین، ئەمە هەمووی وا دەکات کە نرخی بنزین بە شێوازێکی زۆر بەرچاو کەم دەبێتەوە لە ناو بازاردا و ئەوەش ینی بڵێن ئەرک لەسەر هاوڵاتیان کەم دەبێتەوە. طبعا ئەم بابەتە ئەم بڕیارێکە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دایەتی ئێمە دەستخۆشی لە سەرۆکی حکوومەت دەکەین بۆ بڕیارە گرنگە کە بۆ سەپۆرتکردنی بنزین و دەعمکردنی بنزین بۆ هاوڵاتیان بابەتێکی یەک بڵێن بڕیارێکی زۆر گرنگ بوو کە هاوڵاتیان پێی سوودمەند دەبن. طبعا ئەم بڕیارە وا دەکات کە لە بازاریش منافەسەی بڵێن بازرگانەکان منافەسە دروست دەبێ و ینی بازرگانەکانیش هەوڵ دەدەن کە نرخی بنزین کەم بکەنەوە لە بەرچاوی ئەوەی کە 3 ملیۆن لتری بڵێن بنزین بە دەعم بە سەپۆرتەوە دێتە ناو بازارەوە. ئەوە دەکات نرخی بنزین لەم یەک دوو ڕۆژە بە شێوازێکی زۆر بەرچاو دێتە خوارەوە و لۆدیش لەسەر بنزینخانەکان کەم دەبێتەوە و ئەوەش وا دەکات کە بڵێن ئەرکی گرانی بنزین لەسەر هاوڵاتیان کەم دەبێتەوە. بەڵێ وەڵامی پرسیارەکەی ئەمە بابەتێکی زۆر گرنگ کە هاوڵاتیان هەموو چاوەڕێی ئەم بڕیارەیان دەکرد. بەڵێ ئەم بابەتی ئەم بڕیارش بەڵێ گوێم لێ نییە بەدواداچوونتان کرد وەکو لیژنەی سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان نرخی بنزین بۆ بەرز بۆتەوە طبعا ئێمە هەر بە دواداچوون دەکەین وەکو لیژنە چەندین جار ئێمە کۆبوونەوەمان کردووە لەسەر بابەتی بنزین و کوالێتی بنزین و نرخی بنزین. لەم یعنی یەک دوو ڕۆژەش ئێمە کۆبوونەوەیەکمان کردە ڕاپۆرتیشمان ئامادە کردووە بۆ بانگێشکردنی وەزیری سامانە سروشتیەکان بە وەکالەت بۆ جەلسەیەکی پەرلەمانی. ئێمە دامانەوە لە هەفتەی ئایندە ینی بڵێن ڕۆژی یەکشەمبیش وەکو لیژنە کۆ دەبینەوە لەسەر بابەتی ئەم بڕیارێکە سەرۆکی حکوومەت داوەتی دانوستاندن لەگەڵ بانگشتی هەر وەزیری سامانە سروشتیەکان دەکەین بۆ وەکالەت بێتە لیژنەکەمان بۆمان تەوزیحات بدات زیاتر بۆ ئەم بابەتە گرنگە کە وا دەکات کە نرخی بنزین لە بازاردا بێتە خوارەوە کە بە شێوازێکی بڵێن دەعم دەدرێتە هاوڵاتیان. بەڵێ اینجا ئەم بابەتە بەڕاستی تەنها ئەم بڕیارە کە زۆر گرنگ بوو ئەمە یەکێک بوو لە بڵێن لە هێڵە گشتیەکانی حکوومەت کە یەکێک لە سێکتەرەکان کە حکوومەت بڕیاریدا بوو کە چاکسازی تێدا بکرێت بابەتی کە پێویستە بە ڕۆژانەی خەڵکەوە بابەتی بنزینیشە کە پێویستە بە ژیانی خەڵکەوە. بەم بڕیارە کە سەپۆرتکردنی بنزین و دامکردنی بنزین وا دەکات کە هاوڵاتیان سوودمەند بن وەکو چۆن پێش یەک دوو ڕۆژ حکوومەت بڕیاریدا 15% نرخ قرز لەسەر هاوڵاتیان کەم بکرێتەوە لەسەر بابەتی کارەبا و ئەو لێرەدا بنزینیش بەو هەمان شێوە سەپۆرت دەکرێت. ئەمە بۆمان دەردەکەوێت کە حکوومەتی هەرێمی کوردستان وا هەوڵ دەدات بۆ ئەوەی کە ئاسانکاری بۆ بژێوی ژیانی هاوڵاتیان و دامکردنی هاوڵاتیان
بکات بۆ بژێوی گیانیان ئاسان بکرێت ئەمە هەمووی هەوڵی دڵخۆشکەرن بڕیاری دڵخۆشکەرن کە ئێمە لێرەوە دەستخۆشی لە سەرۆکی حکوومەت دەکەین بەڵام لەگەڵ ئەوەشدا من داوا دەکەم لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو بڵێن گرانی ناو بازاریش بە بڕیارێکی جێگیر کۆنتترۆل بکرێت بۆ ئەوەی کە هاوڵاتیان سوودمەند بن و وەکو بڵێن ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکرێت وا بکرێت کە هاوڵاتیان بژێوی ژیانیان دابین بکرێت بەو شێوازە گرانی نەکەوێتە سەر شانیان. بەڵێ چی بکرێت بۆ ئەوەی کاتێک جارێکی دیکە بەرز نەبێتەوە و گرفت بۆ کوالەتی بانزین دروست نەبێت ئێستا ڕەنگە خەڵک بێگومان دڵخۆشن بە دابەزینی نرخی بانزین بەڵام خەمی سەرێکی خەڵک کوالەتی بانزینەکە ئێستا زیاتر. طبعا بابەتی کوالەتیش ئەگەر ئاگاتان ینی بڵێن وتەبێژی سەرۆکی حکوومەت لەوێدا تاکیدیان لەسەر ئەوەش کرد دەبێ کوالەتیە وەکو ئاسانکاریەکی وەختی دەدرێتە بازرگانیەکان کە هاوردەی بانزین بکەن دەبێت بە کوالەتیەکی باش بە پێی ڕێنمایی وەزارەتی سامانە سروشتیەکان بێ. بەڵێ چ ڕێکارە بگیرێتێ بەرچی بکرێت بۆی جارێکی دیکە هاوشێوەی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو نرخی بانزین بەم شێوەیە بەرز نەبێتەوە؟ ئەکید ئەم بڕیارەی سەرۆکی حکوومەت بۆ دەعمکردن و سەپۆرتکردنی هاوڵاتیان لە ڕێگای ئەوەی 3 ملیۆن لتری بانزین بە دەعم بدرێتە هاوڵاتیان ئەمە یەکێک لە هۆکارەکانی زۆر گرنگە کەوا دەکات کە نرخی بانزین لە ناو هەرێمی کوردستان بە شێوازێکی زۆر بەرچاو دێتە خوارەوە. طبعا ئێمەش تاکید لەسەر ئەوەش دەکەین کە هەتا بکرێت لە ناو خۆ بپاڵێتەوە بڵێن بانزینەکە بەرهەم بهێنرێت چونکە لە ناوخۆ زیاتر ینی ئێمە وەکو متمانەیە دەدرێتە ئێمە کە کوالەتێکی بە باشتر دەبێ و بڵین بە سعرێکی باش دەبێ وا دەکات کە سعری بانزین لە ناو بازاردا بە شێوازێکی زۆر بەرچاو دێتە خوارەوە. بەڵێ بەڕێز گوڵیزار ڕەشید جێگری سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان لە هەولێرە لەگەڵماندا بووی. سوپاس بۆ بەشداریتان. زۆر سپاس بۆ ئێوەش. سپاس.